هێزەکانی بەرگەری ئیسرائیل ڕۆژی سێشەممە گرتەیەکی ڤیدیۆ بڵاو کردەوە کە سەربازانی ئیسرائیلی ماڵی موعتەز خاجە وێران دەکەن. فەڵەستینیکە کە ئیسرائیل دەڵێت لە مانگی سێدا هێرشیەکی لە تەلەبیب ئەنجام داوە. ئیسرائیل بە بەردەوامی ماڵی ئەو کەسانە دەڕوخێنێت کە تاوانباری ئەو جۆرە هێرشانە دەزانێت و دەڵێت ئەم کارە ڕێگەری دەکات لە چەکدارە فەڵەستینیەکان لە ئەنجامدانی هێرشی نوێ. بەڵام فەڵەستینیەکان و داوکۆکی کارانی مافەکانی مرۆڤ دەڵێن ئەم سیاسەتە یەکسانە بە سزایی بە کۆماڵ، چونکە دەتوانێت کەسانی نەشەڕکەر لە نیوانیاندا مناڵان بێخانوان بکات. لە گرتە ڤیدیۆکەدا ئەندامانی خانەوادەکە سەیری خانوە ڕووخاوەکەیان دەکەن. لە سەرەتای ئەم هەفتە بەڕێوەبەرەتی بایدن ڕەخنەی لە ئیسرائیل گرت لەسەر فەرمانی کە ڕێگە بە دانیشتووەجووەکان دەدات بۆ هەمیشە لە بنکەی هۆمش لە کەناری ڕۆژاوە دابەمەزرێن و لەوێ بمێنەوە. ئێمە زۆر نیگەرانین بەهۆی فەرمانی ئەم دواییەی حکومەتی ئیسرائیل کە ڕێگە بە هاوڵاتیان دەدا لە بنکەی هۆمش لە باکووری کەناری ڕۆژئاوا دابمەزرێن و لەوێ بۆ هەمیشە بمێنەوە، کە بەپێی یاسای ئیسرائیل بە شێوەیەکی نایاسایی لەسەر زەویە تایبەتەکانی فەڵەستینیەکان دروست کراوە. لە ڕۆژی دووشەممە هاوڵاتیان بەشداریان لە بەخاک سپاردنی سێ فەڵەستینی کرد کە لە کاتی هەڵکۆتانی هێزەکانی ئیسرائیل بۆ سەر کامپی پەنابەرانی بەڵاتە لە شاری نابلۆس لە کەناری ڕۆژاوا کوژرابوون. سوپای ئیسرائیل ڕایگەیان لە میانەی کردارێکی لەشکریدا کە ئیسرائیل بە کردداری بەرەنگاربوونەوەی ترۆراوی بردووە شەڕێکی چەکداری ڕوویدا و تەقەیان لە چەند چەکداری کردووە. وتەبێژی سەرۆکایەتی فەڵەستین کوشتنەکانی بە کۆمەڵکوژیەکی ڕاستەقینەوێنا کرد و وتی هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل و هێرشەکان لەلایەن دانیشتووانەوە تاوانی جەنگی گەورە و سزایەکی بە کۆمەڵە. هەر لە بەهاری ساڵی 2022 تا ئێستا فرەتر لە 250 فەڵەستینی بە تەقەی ئیسرائیل کوژراون و نزیکەی 50 کەسیش لە هێرشەکانی فەڵەستینیەکان بۆ سەر ئیسرائیل کوژراون. ئیسرائیل دەڵێت زۆربەی ئەو فەڵەستینیانەی کوژراون چەکدار بوون، بەڵام گەنجانی بەردەهاوێش کە بەرامبەر بەو هەڵمەتانە بێزاریان دەربڕیون و ئەو منداڵانە دەستیان لە پێکدادانەکاندا نەبووە هەروەها کوژراون.